بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين آمين. بنراني برزو خوشويست مسلماناني عزيز، سلام و رحمتي خواهی پروردگار برجه بسر همولاک من دا خواهی پروردگار عاقبت خیر من بکا، سر برز و سر فرازی دنیا و قیامت من بکا، دهاتو من لرابردو من باشتر بکا، بمسلماني بمان جيني، بمسلماني بمان مريني، بمسلماني زيندي من بكاته إن شاء الله تعالى. خوش حالم كلا برنامجتان برنامج بها كان بخدمتان دقموا خوازيارم خواهی پروردگار او برنامج خزبيت ترازوي تاكا كان مانو ترازوي تاكا كان ماني بي قرص كردبه وهم حلقيا دوين حلقي برنامج بها كان كدرسي شانزهما لەو دەرسەدا خۆشەویستانم کۆتایی بەوە دێنم کە دەستگرتن بە شتە جوانەکانی کوردەواری کە ئەوە شتێکە لەو بەها گەورە و بەها گرنگانەی کە پەیوەستن بە کەلتوری خۆمان، پەیوەستن بە عادەتی باو باپیرانمان و پەیوەستن بە شوناسی کوردەواری خۆمان. ئەوە بەڕاستی خاڵێکە کە بۆی کە خەڵک بەرچاوڕوون بێنە لەگە ئیسلام تێک دەگیرێ و نەپێچەوانەی قورئان و سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕوحوگیانمان بە قوربانی بێ کە هات شتێکە بە تایبەتی عادەت و تەقالیدێکە لە ناو قەوم و عەشرەتەکەی خۆیاندا هەبوو پێچەوانەی ئیسلام نەبوو تونند و تۆڵتری کردووە، تونند و تۆڵتری کردووە، مەحکەمتری کردووە و هەموو قەوم و نەتەوەیەکیش کۆمەڵە عادەت و تەقالیدێکی هەن. ئەو عادەت و تەقالیدانە شوناسی ئەو نەتەوەیان، شوناسی ئەو میلەتەن و ئەو میلەتە بەو عادەت و تەقالیدی خۆیەوە جوانە کە پێچەوانەی شەریعەت و پێچەوانەی دینی خوای پەروەردگار نەبێت تەبارەک و تەعالا. لەبەرەوەش تەماشەکەن خۆشەویستانم ئەتوانم بڵێم سەرجەم ئەگە بە موتڵەقیش نەبێ، بەڵام ئەتوانم بڵێم زۆرینەی زۆری گەل و نەتەوەکان دەستیان بە عادەت و تەقالیدەکان و بە کەلتوری خۆیانەوە گرتووە بۆی کە بمێننەوەکو نەتەوە. تاکە نەتەوەیەک، تاکە قەومێک کە ئاوەندە بە ئاسانی دەستبەرداری کەلتور و دەستبەرداری عادەتی باو باپیران و شوناسی نەتەوەی خۆی بۆ میلەتی کووردە. زۆر بەداخەوە ئەو قسەیە دەکەم کە ئەو قسەیەش دەکەم بەڕاستی بە ئەوە نییە بڵێ وەڵا بە عاتیفە بێتن، بە بەڵگە و مستەمسەک و بە ئەو ئیشاڵات دێمە سەر هەندێک لەو خاڵانە. جارێ پێش هەموو شتێکی خۆشەویستانم تەماشەکەین زمانی قسەکردن یەکێکە لەو خاڵە گرنگانەی کە نەتەوە دێڵێتەوە، کە میلەتەکان بە زیندوی دێڵیتەوە. لە ناو میلەتی ئێمە ئەوەی کە گرنگی پێ نەدرێ زمانی کوردیە. بێنرخترین زمان لە ناو میلەتی ئێمە زمانی کوردیە. ئەوەندەی کە گرنگی بە زمانی ئینگلیزی و بە زمانی تورکی و بە زمانی فارسی و بە زمانی عەرەبی دەدرێ، بە ڕوبعی ئەوەندە ئیهتیمام بە زمانی کوردی نادرێتن. بەڵام گرنگیش بە زمانی عەرەبی نادرێت کە لە ئاخیرەکەشم باس کرد، چونکە زوبانی قورئان و سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەیانەوێ ئەسڵان ئەوە هەر تەحمیشکەن. لەگەڵەوەشدا تەماشە دەکەین یعنی بێنرخترین پەرژینێکی قایم بێ لەو مامۆستا ڕێزدارانەمان، بێنرخترین مامۆستا لە ناو کۆمەڵگەی ئێمە مامۆستای زمانی کوردیە. یعنی کاتێک کە دەچێ سیڤیەکەی تەقدیم دەکەی دەڵێ من مامۆستای زمانی کوردیم، گاڵتەت پێ دەکەن. لەبەرەوە کە ئەو بەهایەیان بۆ زمان نێشتۆتەوە، تەماشە دەکەی خەڵکی پێشبڕکێ دەکات لە فێربوونی زمانی ئینگلیزی بە تایبەتی و زمانەکانی تورکی و زمانەکانی فارسی و ئەوانە. ئەوجا خۆشەویستانم تەماشەکەن خۆی لە ناو میلەتی دۆڕاو، لە ناو خەڵکی دۆڕاو و عەشرەتی دۆڕاو و خانەوادەی دۆڕاو بە ئاوا بکەین، ئەوە باوە دائیمەن لاساکردنەوەی خەڵکی زاڵ و بەدەسەڵات و بەقووەت و بەهێز و سەرکەوتوو دەکەن.
ئەمڕۆژ تەماشا دەکەین کە ئەمریکا دەستی گرتووە بەسەر هەموو جیهاندا بە زەبری هێز و بۆتە کەڵەگا. تەماشا دەکەین زۆربەی میلەتان بە تایبەتیش میلەتی ئێمە چۆتە ژێر تەئسیری ئەو داگیرکاریە و لە هەموو شتێکدا لە حەڕەکات و سەکەنات و جلوبەرگ و کە دێمە سەری لە زوباندا لاسایان دەکەنەوە. لەبەرەوە خوازیارم کە میلەتی ئێمە حتا لە دائیرەکان و لە هەموو کۆگا و لە بازارەکان بڕۆ تەماشا کە جاری واگە چاوت ببەستن بەرەڵاتکەن لە بازارێکی کە ئەو ڕیکلامیانە و قەتعانەی کە لەسەر دوکانەکان نووسراوبیان خوێنەوە دەڵێ من لە شارێکی دیکەم لە وڵاتێکی دیکەم. جارێ هەندێکی هەر کابرا بینە سوێندی دە بە قورئانی نازانی مانای چێکە نووسیوێتی. ئەو ناوەی کە لەسەر دوکانەکەی نووسیوێتی نازانی چێ. بەس چێ ئینگلیزیە و یان فەڕەنسیە و یانەوە بەریتانیە و یان تورکیە و نازانم ئێمە بۆ دەبێ شەرممان بە زمانی خۆمان بێتن. کێچێکە لە ئایات و لە علامات و لە گەورەی و عەزەمەتی خوای پەروەردگار کە ئەو هەموو قەومەی دروست کردوون. بۆ منێکی کورد کە موسڵمانێکی کوردم شەرم نییە کە زمانم کوردیە، شەرم نییە کە بە کوردی خوای گەورە خەڵقی کردووم و کوردایەتی تاوان و گوناه نییە، عەرەبایەتیش پاداشت و پلەبەرزی نییە. خوای گەورە تەبارەک و تەعالا هەموومان بە هەموو میلەتانەوە عەبد و بەندەی خوای. خوای گەورەش دەفەرمێ ئین ئەکرەمەکم عیند الله ئەتقاکم. چێ لە ناو ئێوە زیاتر و پارێزگاری زیاتر دەکا ئەهلی تەقوای ئەهلی دینە لە هەمان لە خوا لە پێشترە نزیکترە. جاری وایە لەولای کوردێکە، لەولای فارسێکە، لەولای عەرەبێکە، لەولای تورکێکە. گرنگ پەیوەستە بەو دڵ و دەروونەوە کە ئینسان هەیەتی. و ئەو بەرپرسیاریەتیش بۆ گەڕانەوەی ئەو بەها جوانە بەڕاستی بەرپرسانی ئەو وڵاتە لێی بەرپرسیارن. ماشەڵڵا بەرپرسان لەبەر گەدە و داوێنیان ناپڕژێنە سەر احتیفاظکردن بە ئەو بەها جوانانەی ئەو میلەتەی ئێمە. کاتێک بە خۆیان دێنەوە کە تەماشا دەکەن ئەو میلەتە دەمریان کردووە، وێرانیان کردووە، داریان بەسەر بەردەوە نێشتووە. کاتێک کە بەخۆ دێنەوە کە چارەسەرکردنی مەحاڵە، جێڕانەوەی بەهاکان مەحاڵە، ئەو جایە چێکی دیکە لەو بەها گرنگ و بەرزانەی کە شوناسی میلەتی ئێمەیە جلوبەرگە. لە زیاتیەوەی بیکەنە ڕەسمی بڵێن لە هەموو دائیرەکان و لە هەموو قوتابخانەکان و لە زانکۆکان جلوبەرجی کوردی ڕەسمیە. جلوبەرگەکەی دیکە ڕێپێنەدراوە. ئەوە ئەسڵێکە بۆی کە ئەو میلەتەمان خەڵکانیش بزانن کاکێمە میلەتێکی کوردین، جلوبەرجی تایبەتی خۆمان هەیە. خۆ لە هیچ یاسا و قانونێکی دنیا نەهاتووە ئیلا دەبی کابرا جلوبەرگێکی تایبەتی میلەتانێکی دیکە خەڵکانێکی دیکەی ڕۆژ ئاوا بێدەبە بکات و خۆمە بەو جلوبەرگە نابێنە پرۆفیسۆر، بەخوا بەو جلوبەرگە عاقڵ نابین، بەو جلوبەرگە ناچینە سەر مانگ، بەو جلوبەرگە قوڵاییەکانی ژێر بەحرەکان کەشف ناکەین. کابرا هەر ئەوەندەی لەگەڵ ڕێزم بۆ خەڵکە ڕۆشنبیرەوەکەی هەر ئەوەندەی زەحمەتە شوانێکە بیهینەوە قاتێکی دەبە کە ڕیباتێکی دەبەر کە خۆی ناناسیتەوە. هەر دەڵێ لە ژیانی بابمدا شوانەتیم هەنە کردووە. من شوانەتی چی؟ هەر بابەلباب ئەمە پرۆفیسۆر و موسەقەف و ڕۆشنبیر بووی. وەڵڵا عەزیزەکەی خۆم جلوبەرگ هی ئەوەی نییە. لەبەر هەندێک بەداخەوە دەڵێم لەو دائیرانە تەماشەکە پرۆفیسۆرێکی ئەو وڵاتەی ئێمە بینە جلوبەرجی کوردی دەبەر بکە دەچێتە دائیرێکی نایڵم چێتە ژوورەوە ڕێی لێ دەگرن. نەخوێندەوارێکیش بێنە قاتێکی مڕەبەت و بۆین باغێکی جوان با دەبە کاتن لە هیچ شوێنێکی ناجێڕنەوە. هەر بەخێر بێ مامۆستا کۆر با بۆ نەخوێندەوارە ئەوەش پرۆفیسۆرە بەڵام چ بکەم کەلتورەکەمان وا لێ هاتووە کە ئەو جلوبەرگە بۆتە بەڵا. دەزانن ئاوا بڕۆی
کاتێک دێت جلوبەرجی کوردی دەبێتە عەیبە و شەرمە یخۆ میلەتان چۆن شووناسی خۆیان لەدەست داوە بەو دوو شتانە زبانیان نەماوە و پۆشاکی تایبەتی خۆیان لەدەست داوە جیان بەسەر تورکدا ساغ دەبینەوە یان بەسەر فارسدا ساغ دەبینەوە ئەوە هیچ بە ئەوەی کە خەونی هەیە بەڵێ دەی مامەستات بڵێ بەسەر ئەوروپا ناگەین ئەوروپا چکەوانە جیرانی ئێمەنە ئەوجا خۆشەویستانم لە هەمووی نەکبەتتر لە ساڵەیە یەک ڕۆژمانداناو بۆ جلوبەرجی کوردی جامنەر بۆ خۆشیتان ئەمن هەتا لە پەرلەمانیش بووم هەر جلوبەرجی کوردیم دەبەردەکرد بەڵام ئەو ڕۆژێک کە دانرابوو بۆ جلوبەرجی کوردی قاتی دیکەم دەبەردەکرد بەڕاستی قاتی دیکە بەئەن قەستی شوام دەکرد قاتی دیکەم دەبەردەکرد مامۆزە گوتم کاکە ئەمن لە 360 ڕۆژی هەموو ڕۆژەکان جلوبەرجی کوردیم دەبەردا بووە وە شانازیشی پێوە دەکەم یەک ڕۆژی داناو ئەفەندی بۆ جلوبەرجی کوردی قوتابی وایە لە پۆلی 6 دەرکراوەتە دەر جلوبەرجی کوردی دەبەردا بووە لە زانکۆ مەمنوعە قوتابی مامۆستا جلوبەرجی کوردی دەبەرکاتن چەند جوانە مەسەرەن دەبینی ڕئیس وەزەڕای تۆ کاتێک کە وەفدێک دێتن جلوبەرجی کوردی دەبەردابێ بە کڵاو و زەمانە و بە جلوبەرجی کوردی پێشوازی وەفدێکی بکاتن بۆ دیار نەبین بۆ مەسەلەن کەلتوری خۆمان لەدەست دەین جاوجا بۆ معلوماتتان ئەتوانم بڵێم شەرعیترین جلوبەرجی کورد و ئەفغانە شەرعیترین جلوبەرگ لە ڕوانگەی شەریعەتی خواوە جلوبەرجی کورد و ئەفغانە کە عەورەتی ئینساندا دەپۆشێ و جلوبەرگەکە بەرینە و بە شێوەیەکی بەڕاستی کە ئینسان هەموو حەڕەکەیەکی تێدا ئازادە جارێ لەگەڵ ڕێزم بۆ برایانەمان کە ئەو جلکانە دەبەردەکەن یعنی کە تووشی شەڕێکی بن یعنی تەماشا دەکە کابرا شەقێکی داوی لێی دەقەومێتن ئەوجا قسەی من خوا نەخواستا وا لێ حاڵی نەبن کە من بێڕێزی خوا نەخواستا بەرامبەر بەو برایانەمان کە ئەو جلوبەرگانە دەبەردەکەن بەڵام ئەمن دەڵێن بابگەڕین سەر ڕەسەنایەتی خۆمان ڕەسەنایەتی باو باپیرانمان باوەڕتان بێتن خۆشەویستانی خۆم بەشێکی زۆری ئەو برایانەمان کە مەسەرەن جلوبەرجی کوردی دەبەرناکەن تەماشا دەکەی کە لە ڕووی ڕەشاقەت و لە ڕووی ڕێک و پێچیش ئەو ڕەشاقەت و ڕێک و پێچە نامێنێتن بۆ چونکە ئەو پشتێنەی کە دەیبەستین ئەو پشتێنە احتیفاز بە ورگت دەکاتن نایڵی ئەو ورگت لە ئاستی خۆی گەورەتر بێ زیاتر بێت محکەمی دەکات جا ئەوجا با تەماشەی ئەو برایان با تەماشەی خوشکانمان کەین تخوا بین نەبەر چاوی خۆتان جلوبەرجی دایکەکانمان دایکە بەڕێزەکانمان نەنە بەڕێزەکانمان لە ڕابردوو جلوبەرگێک جوانترین و شەرعیترین جلوبەرجی جلوبەرجی ئافرەتانی ئەو سەردەمە ئەو سەردەمەی ئافرەتانمانە لە کەوێ و لە کراس و لە ژێرکراس و لە کە دەرپێیان پێدەگۆ ئەو کاتەی دەرپێی ئافرەتانی کوردەواری یعنی باوەڕتان بێ یعنی ئەو هیچ لە غەیری قوماشی ڕەش ئەستور ئەوەیان نەدەکرد ئەوجا ئافرەتانیشمان پشتێنیان دەبەستی ئەوانیش خاوەن پشتێن بوون ئەوجا خۆشەویستانم ئێستا هاتوو ئەنجارێ جلوبەرگە کوردی ڕەسەنەکەشیان ئەوەندە تەنک و تۆڵ کردووە ئینسان شەرب دەکات تەماشای کات بەڵام لەگەڵ ئەو تەنک و تۆڵێک کە هەموو جسمیشی تێدا دیارە کۆمەڵە ئافرەتێکی زۆر لەو وڵاتە ئێمە ئیستیغنای لێ کردووە سوێنتان بۆ دەخۆم بە
بە کەلامی خوا ئەو جلوبەرگەی کە ئێستانەکە ئەو ئافرەتانە پێدێنە بازار دایکەکانی ئێمە شەرمیان کردووە لە ژێر جێگا لەگەڵ مێردی خۆیان پێی بخەون. باشە لەگەڵ مێردی خۆیان کە مەحرەمی یەکتر بوون شەرمی کردو ئەو جلوبەرگە دەبەر کات و بچێتە ژێر جێگا ژێر لێفە ژێر بەتانی بەڕوت و قوتی دێتە بازار ئەو جلوبەرگە دەبەر دەکات. جارێ خوشتی بەڕێزم ئەو جلوبەرگە و لە ڕووی شەرعیەوە حرامە، حرامێکی گەورەت کردووە، خۆت عەرز کردووە بوویە مای فتنە بۆ خەڵکی و دەگەڕێەوە بەردەستی خوا تەبارەک و تەعالایە. لێت دەپرسیتەوە ئەو جلوبەرگە چ بوو دەبەرتدا بوو بۆ خۆت دانەپۆشی گوێت لێ نەبوو مامۆستایان بانگخوازان خەڵکی چاک ئامۆژگاریان نەکردوون بۆ بەخسەتان نەکردوون. ئەوجا خۆشەویستانم جلوبەرگ ئەتوانم بڵێم ڕەنگدانەوەی شەخسەتی ئینسانە. جلوبەرگ ڕەنگدانەوەی شەخسەتی ئینسانە. باوەڕت بێ شەخسەتی ئینسان لە جلوبەرگ دەناسیەوە. ئیوایە جلوبەرجی زۆر ئاڵۆز دەبەردەکات ئەنواع و ئەشکال تێکەڵاو دەلالەت لە شەخسیەت و لە فکر و لە بیرکردنەوە و لە عەقڵێ و ئینسانی دەکات. ئەم زۆر گەڕاوم خۆشەویستانم باوەڕت بێ تاکە میلەتێک کە دەستبەرداری کەلتوری خۆی بە جلوبەرجی خۆی بۆ ئێمەینە. بینیمە کابرا لە ئەفریقیای هاتووە پیاوە عادەتی وانوە بۆ جلوبەرجیان پارچە قماشێکی ڕەنگا و ڕەنگ لە خۆیان وەردەپێچن و دەیهاوێنەوە سەر شانی کات و دەموچاوی نەبیون دەزانی ئافرەتە لە پشتڕا بە جلوبەرگێ کە دەشی بینی پیاوە بەس چونکە عادەتی خۆیانە و تەقالیدی میلەتەکەی خۆیانە پێوە پابند بووە شانازیشی پێوە دەکات. بۆ عەرەبەکان خۆشەویستانی خۆم برا عەرەبەکانمان زۆر تەبیعیە بە جلوبەرجی خۆیان بە دەستداشە دەچنە دەوام و دەچنە جامیع و دەچنە زانکۆ و دەچنە خوێنکاکان و لە هەموو شوێنێکی ئەفغانیەکان بە هەمان شێوە پاکستانیەکان بە هەمان شێوە. ئەو وڵاتە ئەفریقیانە تەماشە دەکەی سەرۆکی ئەو وڵاتانە بینیتان کاتی خۆی مەسەڵەن قەزافی دەچوە هەر وڵاتێکی خیوەتیشی وێ بوو عادەتی تەقالیدی باو باپیرانی بوو لە پێش کۆشکی ئیلیزی لەوێن دەرێ لە فەڕەنسا خیوەتەکەی خۆی هەڵدا عادەت و تەقالیدی خۆمانە کاکە من تەنازولی لێ ناکەم هەتا وارە باخڵێکی خەڵک بڵێ ئیشێتە جلوبەرگێکی دەبەردەکرد ئەو جلوبەرگە کەس سەری لێ دەرنەدەچ کاکە عادەت و تەقالیدی میلەتەکەی خۆی بوو بەوەیەوە جوان بوو. ئەوەی ئێمەش کابرا هەر قل و فلیلێک ناکاتەوە دەستبەرداری هەموو ئەو شتانە دەبێت. لەبەرەوەش خۆشەویستانم تەماشە دەکەین ئێمە بەهای دیکەمان گەلێک زۆرن بەڵام ئەو دوو بەهایە کە وەکو شوناسێکی ئەو میلەتە سەیر دەکەمە من زوبان و پۆشاک خوازیارم بگەڕێینەوە سەریان و خوازیارم ئەو ڕۆژە ڕەفزکەینەوە چکە زۆر شوورەیە زۆر عەیبە لە ناو میلەتێکدا ڕۆژێک تەشخیصکەی بۆ ڕۆژی جلوبەرجی ئەو میلەتە لە هیچ وڵاتێکم نەبینیوە لە هیچ دنیام نەبینیوە زۆر موسیبەتاوە. ئەو نیشانەی بەزینە نیشانەی دۆڕاندنە نیشانەی بەڕاستی لە دەستدانی شەخسیەتی کوردیە. ئەوجا خۆشەویستانم بەهاکانی دیکە زۆرن کە پەیوەستن بە جلوبەرگەکەمان ئەوجا باسی زوبانەکەم کرد باسی ڕێز دەکەی کۆڕە باسی هاوکاری یەکتر دەکەی ئەوە هەموو لە بەهاکانی ڕابردوو باسم کردوون جێی دەبێتەوە لە کۆتاییدا لە خوای پەروەردگار دەپاڕێم و دەڵێم یا ڕەبی خوایە بۆ خاتری ناو سیفەتە بەرزەکانی خۆتکەی ئەو بەرنامەیە بخەیە تەرازووی چاکەکانمان و تەرازووی چاکەکانمانی پێ قوڕسکەی یا ڕەبی خوایە ئەوەی کە گوتومانە یا ڕەب العالەمین ئەگەر تێماندا مەوجودە یا ڕەبی خوایە تۆکمەتری کەی و باشتری کەی ئەگەر تێماندا مەوجود نین ئەو خەسڵەتە جوانانەی کە باسمان کردن خوایە بە گەورەی و عەزەمەتی خۆت تێماندا بینێدی یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە وامان لێ بکەی کە قسەکانمان لەگەڵ کردەوەکانمان لەگەڵ دڵمان یەک بێتن خوایە وامان لێ نەکەی کە نسحەت و ئامۆژگاری خەڵکی بکەین و بۆ خۆشمان هیچمان دەباراندا نەبێت یا ڕەبی خوایە ئەوەی کە دەیڵێن باشتر و چاکتر لە ناخ و دڵ و دەروونماندا دامەزراوکەی چەسپاوکەی بۆ بهێنیتی یا ڕەب العالەمین وصلى اللهم على محمد وعلى آله وصحبه وسلم.